لەگەڵتان بەردەوامە بین و لە ئەم بەشەیە باسی ڕۆمانێکەکەین بەڵام ڕۆمانێکی جیاوازە چون هەم ئەوەی کە بە زمانی ئینگلیزی نووسراوە بۆەوەی کە بتوانێت لەسەر ئاستی جیهانە ئێمەش بتوانین خوێنەرمان هەبێت و هەم ئەوەی کە زۆر باسی با بڵێن بابەتێکی جیاواز ئەکا ناوی ڕۆمانەکە ئامنیژایە ئامنیژا ئەوەنەی کە من لەگەڵ نووسەری ڕۆمانەکە کاک لاس قەفتان سەم کرد لەگەڵ سەرکار زانیاریمان لێوەرگر ئامنیژا هەر خۆی ناوی نەخۆشیەکە جاخۆی ئێستا پێمان ئەڵێ بۆ هاتووە ناوی ئەم نەخۆشیە ناوی ئەم گرفتەی مرۆڤی ئەم سەردەمە باشتر با بڵێم کە ئەسڵ وەکو نەخۆشیێکیشی لە هاتوو هەندێک جار ناوێتی لە ڕۆمانەکەی و ئەوەندەی کە بۆمان ئاشکرانەکە ڕۆمانەکەی بە شێوازێک وەکو ئیشارەکردنێک وەکو ئاماژەکردنێک پێمان بڵێ ناڕاستەخۆ ئەم ڕۆمانە باسی چی ئەکا هەر بۆی ئەمڕۆ لە لامانە کاکلاس خۆی زیاتر باسی ڕۆمانی ئامنیژامان بۆ ئەکات و لەگەڵەوەی کە زۆر بە خێراتنی ئەەکەی پیرۆز بە چاپبوونی کتێبەکەت ئەمە یەکەم کتێبی جەنابتە اینجا خۆشت ئەسڵەن لە بوارێکی ترا خوێندوتەوەیە وتت لە بواری ئەندازیاری پرۆگرامسازی ئەندازیاری پرۆگرامسازی اینجا هاتووی ڕۆمانێکە نووسیوە جا پێمان بڵێ یەکەم جار ئامنیژا باسی چی ئەسڵەن وشەکانی چی زۆر سپاس بۆ بانگێشتن کرد ئەمنیژە نەخۆشیێکی لە بیرچوونەوەیە و ڕۆمانەکەش لە دەوروبەری ئەو ناوە ئەسوڵێتەوە باس لە کارکتەرێک ئەکا بە نای ڕۆبرت کە لە حادیسەیەکی سارە تووشی کێشەی لە بیرچوونەوە بێ لەگەڵ ئەوەی ئەم کێشی بیرچوونەوەی هەیە ئێمە مەبەستمان ئەوە نییە کە هەموو ڕابردووی بیرچوو بێتەوە بەڵکو ئەو شتانی لەو دەوروبەری حادیسەکە ڕوویاون چەند ڕۆژە پێش ئەوەی بە تەواوەتی بیرچووەتەوە جا لە هەمان کاتیشان ناڕوونیەک هەیە لەسەر ژیانی ڕۆبرت کە گوایە تاوانێکی گەورەی کردووە بۆیە پێویستی بەوەیە پارچە نادیارەکانی ژیانی خۆی بدۆزێتەوە بۆی تێبگا بۆچی خەڵک ڕقیلێتی یاخود ئایا شایانی ئەوەیە کە خەڵک ڕقیلێتی یان ئەمانە هەمووی دروستکراون و یادۆرەکانی دەستکاری کراون نووسینی ئەنی ئەم ڕۆمانە دەرفەتێکی زۆر زۆر باش بوو بۆ کورد بۆ ئێمە کە بتوانین پیشانی هەموو جیهانی بین کە ئەتوانین نەک لە بابەتی تراژیدیا و بابەتی سیاسی بەس بنووسین ئەتوانی لە هەموو بارەکانی کا بنووسین لە هەموو ژانڕەکانی کا وەکو ژانڕای نهێنی و دەرونداسی زۆر باشە دەسەکانی خۆش بێ زۆر بێگومان لەگەڵەوەی کە ئەم ڕۆمانە کە هەر سێری بەرجی کتێبەکە بکەی کە نووسەرەکەی کووردە ئەمە بۆ خۆی لە خۆیان بێتە جێی باس و بتوانانی ڕۆمانەکەش کاریتیاکەی بەڵام کاگازەوەی ئێستا پرسیارە کە تۆ دەسەیتە نووسینی ڕۆمانێک هەموڵێک کۆمەڵی پێوەری باش بەجێ بکەیت کۆی کا چۆن کارکتەرەکان کارکتەری تەوەری کارەکەری مامداوەند کارکتەری لاوچی ئەمانە هەمووی تیاکۆکەی تۆ چکە بۆ منێکی خوێنەرگای خوێنمەوە بۆی کە بە شێوازە لە شێوازەکان زۆر جار هەستەکەی خۆتی تیابینیتەوە زۆر جار هەستەکەی گرفتی ئەگەر خۆشتی تیانە بینیتەوە لەوانەیە کەسێکی نزیکە تووشی ئەو بابەتە بوو بێ یاخود کەسێکی نزیکە تووشی ڕوودایەک بوو بێت لەوانەیە ئەو لێکەوتەی هەبێ سێرەکی لەم ڕۆمانە و کەسانی تیابینیتەوە کە ڕۆمان خۆتە تیابینی و لەگەڵ یاڕێ تا چەند کارت کردووە کە پە زمانێکی وا بنووسی زمانەکۆک و زۆر جار خۆمانەڵێنەڵێ کە کتێبە خوێنیتەوە وێنەکانم لە بەرچاوە بەو شێوەیە بینوسی کە خەڵک بتوانێت زیاتر چێشی لێ ببینێ سەرەتا ڕۆمانەکە لە خەوێکەوە دەسی پێ کرد دواتر خۆم هاتم ئەم خەوەی کە بینی بووم خەیەکی زۆر سەیر و سەمەرە بوو لەلام هاتم ئەم خەوم هێنا پارچە پارچەکانی هێنا و بەیەک و نووسانم تا بتوانم چیرۆکێکی لێ دروستکەم دواتر من خۆم زۆرم حەز لە بواری سایکۆلۆژیە زۆری لەسەر خوێنم زۆر بە چوین لەسەرەکەم حەزم کرد ئەو شتانی تێکەڵ بکەم بە نسبەت کارکتەرەکانەوە لە یەک دوو کارکتەرە توانم بڵم خۆمی تیا ئەبینمەوە زۆر گرنگ بوو لەلام کە شتەکە تا حدێ لە ڕاستیەوە نزیک بێ کارکتەرەکان هەسکی ڕاستین یەک دوو کارکتەری کە هەیە کە لە ژیانما هەبوون ئەمانش هێناومنەتە ناو کتێبەکە و بۆی هەست بکەی کە ڕاستیە چیرۆکەکە لە لایەکی کەوە زۆر پێویستم بەوە بوو کە بەدواداچوونی بۆ بکەم بەدواداچوونی با بڵین پزیشکی خاصەتەن سایکۆلۆژی بۆیە خەڵکم زۆر ناسی و خەڵکم
زۆر بینی کە دانیشتم لەگەڵیانە پرسیاریان لێ بکەم و تا بتوانم ڕۆمانەکە لە ڕاستیەوە زۆر نزیک بێ نەک شتێک بێ دوو ڕۆژکە خەڵک بڵێ ئەم ڕۆمانە ڕاست نییە لە ڕێی پزیشکی و ئەم شتە زیادە ڕۆیی تیاکراوە مبالغی تیاکراوە ئەوەش ئەزمموی من بوو لە نووسینی ڕۆمانەکە تا بتوانم کارکتەرەکان ڕاستی بن و خەڵک زیاتر لێیان تێ بگە بۆ نمونە داوتە بە دەروون ناسێکیان پزیشکێکی بواری نەخۆشی دەروونیەکان یان بەنیازی پی بیخوێنێتەوە ئەویش ئێمە دکتۆریکی دەروون ناسی هەر خزمی خۆمانە جا لە ناوەڕاستی نووسینی کتێبەکە بووم کاتێ بینیم پێیوتموتی زۆر حەزەکەم بمبینیت پرسیار چیت هەیە لێم کەی چکە بابەتی دەروون ناسی بابەتێکی زۆر قۆڵە و ئەکرێت زۆر غەڵەتێگەیشتنی تیابێت چکە ئێمە ناتوانین لە سۆشڵ میدیا هەموو جوابە ڕاستەکانمان دەستکەوێت و ناتوانین لە ڕێی فیلمیشەوە توانین لە دەروون ناسی تێبگەین بۆیە چەند جارێک بینیم چەند جارە دانیشتو بووم لەگەڵی تا هەموو جوابەکانی کە پێویستم پێبوو لێم وەرگرت و زۆریش سوودم لێ وەرگرت ئێستا ئەو دکتۆرە بەڕێزە دکتۆر دارا عومەر سدیق لە دەرەوەی وڵاتەژی کە هاتەوە بە تەمام یەکەم کەس دێم بۆ باشە زۆر جار نووسینی ڕۆمانێک ئەوەی کە گرنگە بەلای نووسەرەکەەوە ئیتر کورد بێت خەڵکی هەر وڵاتێکی کە بێ ئەوێ زۆرینەی کەلتورەکان لە خۆی بگرێت یعنی بۆ نمونە ئەم کارکتەری ڕۆبەرتێک کە تۆ نووسیتە منێکی کورد لێرە کەسێکی تر لە وڵاتی ئێران کەسێکی تر لە وڵاتی تورکیا لە وڵاتە ئەوروپیەکان ئەم کارکتەرە لە خۆیان بینێتەوە یعنی نمونەشمانەیە لە بەردەمەوە ینی بۆ نمونە ئەسە وەرەسەی ڕۆمانەکانی بەختیار عەلیکە من کوڕێکی کوردم لێرە ئەزانم کە خۆم لەناو دوامین هەناری دنیا بینمەوە بەڵام کوڕێکی فارسیش دەتوانێت خۆی تیا ببینێتەوە بۆیە ئەمەنە چاپەکرێتەوە چەند گرنگی داوە بەوەی کە بتوانی ئەگەر هەر کەسێک خوێنیەوە لە هەر کەلتوریکی جیاواز بێ خۆی تیا ببینێتەوە بە دڵنیاییەوە کارکتەرەکان جیاوازن بە دەرەجەیە کە بتوانی لە هەر وڵاتێک بی خۆتی تیا ببینیتەوە ئەوە شتێک نییە کە من دانیشتو بێتم 100% وەکو کارکتەرێکی کوردی من نووسی بێتم هەنێک کارکتەر بیرکردنەوە و قسەکردنیان زۆر جیاوازە کە ئەمەشە بێتە هۆیەوەی کە هەر کەسە لە هەر شوێنێکی وڵات بێ بە هەر زمانێک قسە بکە بتوانێت لە کارکتەرەکە تێبگا و خۆی تیا ببینێتەوە کارکتەری تایە شێوازی قسەکردنی وەکو بەڕیتانیەک وە کارکتەری تایە شێوازی قسەکردنی وەکو کوردێکی خۆمان وە بیرکردنەوە و ئەم شتانە هەر بۆیە بەڵێ گوێم بەوەیەوە کە هەر کارکتەر و جیاواز بێ قسەکردنیان جیاواز بێ شێوازی بیرکردنەوەیان جیاواز بێ نەک هەمویان دەنگیان لێک بچێت زۆر باشە جا بەڕێزت باست کردوتت بۆ ئەوەی کە منش لە پێشەکیەکە وتم هەر لەسەر قسەکانی بەڕێزت خوێنەرێکی زیاتر بتوانێت ئەم کتێبە بخوێنێتەوە بە زمانی ئینگلیزی ڕاستە و خۆ نووسیتە لاانێ کەسی وان پرسیارە بەلایە دروست بڵێت کاگلاس یەکەم جار بە کوردیەکە بنووسە اینجا وەرت بگێڕایەتە سەر ئینگلیزیەکە ئەڵێ چی یان بۆ نمونە بەنیازی دیشەڵا بیکەی بە کوردی بەڵێ بە دڵنیاییەوە ئەو کەسانیە و ڕەخنەیەگرن حەقی خۆیانە ڕەخنەیە بگرن من لە ژیانمە زۆر شتە نووسمەوە کە شەرت نییە بڵاوم کردبێتەوە عادەتەن هەر بە ئینگلیزی نووسیومە کاتێکیش ئەم خەوی خۆمم بینی و کردم بە نووسینەک بیدایەت هەر بە ئینگلیزی نووسیم تا وردە دوای کەوتم وتم ئەتوانم ئەمە دوور و درێژتری کەمەوە تقریبەن تا 150 لاپەڕەیەک ڕۆیشتم و هەمووی بە ئینگلیزی نووسی بوو وتم لە مێشی خۆماوە بیرم کردەوە کە هەر یەکجاری بە ئینگلیزی بڵاوی کەمەوە و بە دڵنیاییشەوە بە کوردی بڵاویەکەینەوە چکە بەڕاستی بەلای منەوە ڕۆمانێکی زۆر گرنگە ژانرایەکی زۆر جیاوازە ئەم ڕۆمانم کە بە ئینگلیزی نووسیوە مانای ئەوە نییە بەهای کوردی نەزانم نەخێر من کوردی شوناس و زمانی منە و زۆر شانازی پێوە ئەەکەم لە هەمان کاتیشا دەرفەتێکی باشە بتوانی ئۆدیەنسێکی زیاتر ئاشنابن بە کتێبەکەت و ئاشنابن بە کورد بۆ ئەوی ئێمە بمانەوە خەڵک زیاتر لە کورد تێبگا و کورد بناسە گرنگە بە زمانی کە ڕۆمانەکەت بڵاوکەیتەوە بۆی بزانن کە کوردی شەنێ بەتوانە و لێ هاتووە لە بواری نووسینە باش خۆت خوێنەرێکی باشی بۆ ڕۆمان بەڵێ باست کرد دۆستکۆفسکی ڕۆمانەکانی و زۆرە خوێنیتەوە چیکە زیاتر ڕۆمانەکانی دۆستۆیفسکی بەڕاستیەوە یەکەمە لە لای من لە نووسینی کلاسیکە ئەلبەرت کامی و فرانس کافکا ڕۆمانەکانی ئەی خوێنمەوە زیاتری کلاسیکن بەڵێ
لە کووردا کتێبەکانی فەرهاد بیرباڵم خوێنێتەوە کتێبەکانی بەختیار عەلیم خوێنێتەوە بەڵام زۆرینەی کتێبە ئینگلیزیەکانە خوێنمەوە بەیان با بڵین ئەوانی کە تەرجمەی ئینگلیزی کراون بەدەر لە ژانرای کلاسیک ژانرای نهێنی زۆر خوێنمەوە ژانرایە کە ڕەبتی بە دەروونناسیەوە هەبێ یاخود ژانرایە کە قوڵ بۆ تۆ لە بواری تاوانباری و تاوانکاریە زۆر باشە جاوتت ئەوەی کە بۆ هۆی ئەوەی ئەم ڕۆمانە بنووسی خەوێک بوو خەوی ترت نەندیوە بەبستمێ بەنیاز نیست کارێکی تر بکەیت لە بواری نووسین نەوەڵا ئێمە هەمومان خەوی سیر ئەبینین عادەتەن ئێمە دوای چەند ساعتی خەوەکەمان هەر بیرەچێتەوە بەس ئەم خەوە زۆر تایبەت بوو لەلام خەوێکی زۆر سیر بوو لە ڕۆمانەکە شاباسی خەوەکەم کردووە کە کارکتەرەکە خەوەکە بینێ هەست بە چیەکە ئەچێت چه پرسیارە لای خۆی دروستە بێ چۆن شیکردنەوەی بۆ ئەکا و بە مانای چیە دکتۆرێکی نەفسیە بینێت لای دکتۆرە نەفسیەکە باسیەکە وەکوتم بە خەونێک دەستی پێ کرد دوای لام گوناح بوو کە نەتوام ئەو خەونە پارەی پێ بەم و بیکەم بە ڕۆمانێک و بیێنمە ژیانەوە زۆر باشە دەستت خۆش بێ بە هیوای ئەوەی کە بتوانیت لایندە شاوکو هاوکارم سەحەروتی بە زمانی کوردیش بوونی هەندێک لە نێو کتێبخانەکانمانە و ئەم کتێبەکە بڵاوت کردەوە هیچ سمینار و کۆڕێکت بۆ گرت بۆی کە خەڵکێکی زۆر ئاگادار بێت کە ئەم کتێبەی تۆ چییە و باز لە چیەکەن لە پلانمایە ئینشاءڵڵا کۆڕێکی بۆ بکەم تا ئێستا نەمکردووە نەخێر سەرقاڵی بڵاوکردنەوەی بووم زیاتر لە هەروەکو زانیاریکیش کتێبەکەم لە ڕۆمانی ببوورە لە کتێبخانی ڕۆمان بەردەستە لە بەشی ئینگلیزیەکەی لە کافێ ئەرەبیکا بەردەستە لە گاردن ئەڤینیو لە هەروەها لە جان کافێش بەردەستە لە گەڕێکی عقاری ئەیتر بە دڵنیاییشەوە کۆڕێکی بۆ کەم و بۆی زیاتر کتێبەکە بە خەڵک بناسێن ئینشاءڵڵا دەستت خۆش بێت قسێکیش بکەین لەسەر بەرگی کتێبەکە هەر بەرگی کتێبەکە خۆی وەکو ناڕوونیەک ئەیا بە مرۆڤ ئەوەی کە یعنی تۆ بە دوای شتێکە ئەبێ بگەڕێت هەر خۆی ئەمێ یعنی کۆڵی قسە ها لە بەرگەکەیە ئیترکە تەبعاً خوێنتەوە لەوانەیە یەک دنیا ڕوونبوونەوە هەر لە دوای خوێندنەوەی کتێبەکە و گەشتن بە کۆتایەکەی بۆ دەربکەوێت لەسەر بەرگی کتێبەکە خۆت چیت هەیە کاگلاس بە مامەڵی بەرگی کتێبەکە بە تاواتی هەڵبژاردننی خۆم بوو ئەوە نەبوو بیەمە دەست دیزاینەرێک بڵێم هەروە شتێکی دروست کە ڕەبتی بەوە هەبێ و ئەمانە نەخێر یەکەمینی ئاوێنەیەکی شکاوە ئاوێنەیەکە زۆر ناڕوون دیارە کە لە گشتیە لە دەستدانی بیرەوەری بە ئاوێنەی شکاویەتە بەرچاوت و لە هەمان کاتیشە ئاوێنە زۆر بەکار هاتووە لە ڕۆمانەکە لە چیرۆکەکە بۆیە ئەوە پاڵنەر بوو بۆی کە ئاوێنەیەکی شکاو بخەمە بەردەم بۆ ئاوێنە بەڵێ بۆ ئاوێنە وەکوتم ڕەمزێکی گەورەی لە دەستزانی یادەوەریە لە هەمان کاتیشە زۆر بەکارهاتوو یەک هۆکاری کەش هەیە کە خوێنەر دوای تاوابوونی کتێبەکە کە کتێبەکە داخاتەوە ئاوێنەکە بینێ لە زۆر شت تێگە یاخوا دەست خۆش بێ و هەر سەرکەوتوو بێەوەی کە بتوانی کاری باشتر و باشتریشە هەبێت ئەمە زۆر خۆشحاڵ بووین بە هیوای ئەوەی کە بتوانی لایندەشا کۆمەڵێک لە خەونەکانی تریژ یاخود کۆمەڵێک بابەتی جوانی تریش توانی کاری لەسەر دووبارە سپاس بۆ ئامادە زۆر سپاس بۆ زۆر سپاس